بابا منە تۆمبەرە ئەو تۆمبەرن ئەو حاکم تۆمبەرە. 5 کەس لە دەستگیرکراوانی بادینان دوای دەرچوونی بڕیاری دادگا بە 6 ساڵ زیندانیکردنیان مانیان گرت و بەپێی ئەو زانیاریانەی دەستگیرکراوان بە خانەوادەکانیان ڕاگەیاندووە مانگرتوان لا دۆخێکی تەندروستی و دەرونی جەستەیی خراپدان. هاوسەری ڕۆژنامەنووس شێروان شێروانی دەڵێت پەیوەندیەکی تەلەفۆنیان لەگەڵ شێروان شێروانی ئەنجامدا و پێی ڕاگەیاندوون دژی بڕیاری دادگا لەگەڵ هاوڕێیانی ماوەی 6 ڕۆژە مانیان گرتووە و دۆخی تەندروستی و جەستەییان لە زینداندا خراپە. هەندێ پرسیاری لە ئەحواڵی مناڵەکانی و دایکی و ئێمە پرسی و دوایەوەش ئەو وتی ئەوەی لە لای من گرنگە ئەوەیە ئێوە هەمووتان بزانن کە ئێمە زوڵم لێکراوین. منیش وتم دڵنیا بە ئێمە ئازان کە ئێوە زوڵم لێکراوین و تۆش جێگای شانازیت نەک تەنها بۆ من بۆ هەموو جیهان. یەکێک لە زیندانەکانی تر وتوێتی شوێنەکەمان زۆر ناخۆشە ئەگەر بکرێ محامەکان یارمەتیمان بدەن کە شوێنەکەمان بۆ بگوازنەوەیان باشترمان بۆ دابین بکەین. لای خۆیەوە گوڵستان سەعید جێگری سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان لا لێدوانێک بۆ کەناڵێکی ڕاگەیاندن وتی تەندروستی سزادراوانی بادینیان باش نییە و شوێنی زیندانیکردنیان زۆر سارد و بێخزمەتگوزاریە. ئاشکراشی کردووە لەگەڵ چەند ئەندامێکی لیژنەی مافی مرۆڤ 2 ڕۆژە دەیانەوێت سەردانی زیندانیانی بادینان بکەن بەڵام لەلایەن سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ و هێزە ئەمنیەکانی هەولێرەوە ڕێگە نادرێت. ئەو دەشڵێت ئەرکی پەرلەمانە چاودێری دەستگا شەرعیەکان بکات بەڵام ئەو ئەرکەمان لێوەرگیراوەتەوە. ڕاستەکەی هیچ کامێک لەو بەڵگانەی کە خرانە ڕوو بەڵگەی ئەوە نەبوون کە ئەمانە هیچ کارێکی تێکدەرانیان لە هەرێمی کوردستان کردبێت و هیچ کارێکیان کرده بێت کە تەجەسوس بوو بێت لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وڵاتانی ئیقلیم و وڵاتانی نێودەوڵەتی. پارێزەری ڕۆژنامەنووس شێروان شێروانی ڕایدەگەیەنێت ئەوان بڕیارەکەی دادگا دەرحەق بە زیندانی کراوان ڕەت دەکەنەوە و دەشڵێن لە دادگا پێداچوونەوە با بڕیاری سزادانی دەستگیرکراوان تەمیز دەکەنەوە. ئێمە وەکو پارێزەرانی تیمی پارێزەرانی تۆمەتباران دوای دەرچوونی بڕیاری دادگا ئێمەش وەکو مافێکی خۆمان مافێکی تۆمەتباران ئەم بڕیارەی دادگا تەمیز دەکەینەوە هیوایەکی زۆرمان بە دادگای پێداچوونەوە هەیە کە ئەم بڕیارە هەروەشێنێتەوە لەبەر ئەوەی ئەمە هەست دەکەین کە ئەو بەڵگانێ خرانە ڕوو بەرگەی لاوازن بەڵگەکان ئیوەی نەبوو کە بڕیاریان لە جژ دەربچێت. دوای دەرچوونی ئەم بڕیارە لە ماوەی مانجێک بۆمان هەیە ئەم پێداچنەوە بۆ بڕیارە بکەین. بەر لە دادگایکردنی دەستگیرکراوانی بادینان سەرۆکی حکوومەت دەستگیرکراوانی با تێکدەر و بەکرێگیراوی وڵاتان ناوبرد بەو هۆیەشەوە چاودێران دەڵێن بڕیاری بنکردنی چاڵاکوانان پێشوەختە دەرکراوە. بڕیاری سزادانی ڕۆژنامەنووسان و چاڵاکانی بادینان لەلایەن دادگایکردنی هەولێرەوە ناڕەزاتی بەرفراوانی لێکەوتەوە و جگە لاکاردانەوەی ڕۆژنامەنووسان و چاڵاکانی مەدەنی و ڕای گشتی هاوڵاتیان هاوکات سەرۆکایەتی هەرێم و جێگری سەرۆکی حکوومەت و باڵوێزخانەی ئەمریکا لە عێراق و فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان و عێراق پەیامی ناڕەزایەتیان بڵاو کردەوە داوای هەڵوەشاندنەوە و پێداچوونەوەی بڕیارەکەی دادگایان کرد. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.